منداڵێک لە تەمەنی 9 ساڵیەوە بۆ نێوگیانی فیلم و سینەما هاوبەش ئەو منداڵە کوردەی خاوەن بەهرەیەکی تایبەت و بەدەستهێنانی خەڵاتی فیستیڤاڵەکانە. ئەزانی من لە هەرکوێ هەنسڵاو من دانا کەمالم خۆشحاڵم لەگەڵتانم بۆ ریپۆرتاژێکی تایبەت لەسەر دەرخستنی توانا و بەهرەکانی ئەو منداڵە کوردەی کە خاوەن خەونێکی گەورەیە. لە 2010 لەدایک بووم لە تەمەنی 7 ساڵیە دەستم کردووە بەکاری هونەری هیوا دانێ ناوی هیوایە ئەوەی ناوی پەیکەری دڵ. ساڵی پار لە 2007 خەڵاتی باشترین ئەکتەرم پێبەخشرا لەسەر ئاست وڵاتە عەرەبیەکان لە شاری بەسڕ. بەڕاستی کاکە هاوبەش منداڵێکی زۆر ژیرە ڕۆ جۆرایە لە توانای ئەداکردنی هەیە بە هەموو شێوەیەک. من وام نەناسی بەڕاستی وەمزانی توانای نابێ، بەڵام لە فیلمێکی هیوا بەشداری بوو لەگەڵمانە. زۆر ئینسانێکی بەتوانایە و هیوای تەمەندرێژی بۆ خوازم، هیوادارم زیاتر پەرەبا بۆ بواری هونەری. بەشداری کرد لەگەڵمان لە فیلمی هیوایە، بەرەکەوتمان کرد زۆر بەتوانا بوو لەگەڵما و هیوای تەمەندرێژی بۆ خوازم. کورتە فیلمی هیوا باز لە نەهامەتی ژیانی ژنانی پێشمەرگە شەهیدی کە مێردەکەی شەهید دەبێ خۆی تر چۆن گوزەرانەکات، باسی ژیانی ئەوەکە کە چۆن لە چ مەئساتێکا ئەژین. ئەم مناڵەش مناڵ یەکێکە لەو شەهیدانی کە جێماوە لە گوندەکە نیشتەجێن لەو پەڕی نەبوونیان لەو پەڕی هەژاریایە. باس لەوەکە مردن ئەبێت چی بێت، ئەبێ مردن هەر ئەوە بێت کە ئەو جەستەیەکرێتە ناو تابوتەوە برێ بۆ ناو گۆڕستان. بەڵام ئێمە بە شێوازێکی فەلسەفیانە ئیش بەرەسەر کردووە کە ژیان ئەگەر ئەو ڕەفاهیەتەی تیان نەبێت وەکو مردن وایە، وەکو قەبرێک وایە بۆ ئەو مناڵە. کە تەفسیرێکە پیاوەکە پێڵێڵێ مردوو ئەیبین بۆ سەر گۆڕستان، ئەبێت بۆ ناو ژوورێک تاریکە، کارەبای نییە، ئاوی نییە، خواردنی تیانە، کەس لێت ناپرسێتەوە. ئێ مناڵا ڕاتۆ بە باڵەوە لە ماڵەکەیە چییە بینێ؟ ژوورێکی تاریکە، نە ئاو، نە کارەبا، نە خواردن، نە کەس لێ پرسێتەوە. دایکێکی نەخۆشی هەیە و خوشێکی بچووکیشی لە پاڵایە، بە دایکی ئەڵێ لە دایازانی ئێمە مردوین. چکە ئەو وە بیرەکاتەوانێ کە ئەو پێناڵێ بین بۆ سەرگۆڕ بۆ ناو گۆڕستان، ئەبین بۆ ژوورێک بۆی مناڵەکە نەترسێ، وەکو فەلسەفەی ئیشەکە. ئەم مناڵە تەفسیرێکە بۆی کە وازە لەی ساو پێوە ژەبێت بۆ شوێنێک وەکو شوێنەکەی ئێمە وایە. ئێفعلەن ڕنگدانەوەی لە لای مناڵەکە. بەگشتی باسی ئەو وەزعاکەین کە خێزانی شەهید بە پێویست ناتوانرێت هەتاوەکو ئەو حەقەی وەربگرێتەوە خزمەتی. ئەم کورتە فیلمە بە ناوی کورتە فیلمی هیواوە کە باز لە ژیان و مەینەتی و چەرمەسەری ژیانی ئافرەتێک و منداڵێکی شەهیدی پێشمەرگە دەکات. و من وەکو ئەکتەرێک بەشدار بووم لە مەراسیمی با خاکسپاردنی پێشمەرگێکی شەهید لە کورتە فیلمەکەدا ئەو ڕۆڵم گەڕا و لە فیستیڤاڵی نێودەوڵەتی بەسڕەدا خەڵاتی ڕێزلێنانم وەرگرت، شانبەشانی ئەکتەرە سەرکەتوەکانی کورتە فیلمەکە. و ئەم کورتە فیلمە خەڵاتی باشترین فیلمی پێدرا لە فیستیڤاڵەکە. و هەروەها هاوبەش ئەیوبەکو منداڵێکی ئەکتەر بەشدار بوو لەو کورتە فیلمەوەتە لە وەکو یەکەم منداڵ خەڵاتی ڕێزلێنانی پێدرا. و ئەم خەڵات و سەرکەوتنانە لە فیستیڤاڵی نێودەوڵەتی لە کۆی پێشبڕکەی 7 فیلم لەسەر ئاسی وڵاتانی جیهان پێمان دەڵێ کە هونەری کوردی هیچی کەمتر نییە لە هونەری وڵاتانی تر،
پێمان دەڵێ کە تاکی کوردی هیچی کەمتر نییە لە هەر تاکێکی سەر ئەمڕووی زەمینە و ئەگەر و هەروەها پامێک تریشمان پێ دەڵێ ئەم خەڵات و سەرکەوتنانە پێمان دەڵێ کە میلەتی ئێمەش دەتوانێت پەرە بە هونەرەکەی بدا فەرهەنگ و هونەری کوردی دەوڵەمەند بکە هەروەها پامێک تریشمان پێ دەڵێ ئەم سەرکەوتن و خەڵاتانە پێمان دەڵێ کە مەرج نییە تەرخانکردنی بڕە پارە و بڕە مادەیەکی زۆر مەرج بێت یاخود پێوەر و قیاسی سەرکەوتنی کواڵێتی و باشێتی بەرهەمە هونەریەکان بێ بەڵکو ئەوەی کە قیاس و پێوەرە بریتە لەوەی تا چەندە دڵسۆزی تا چەندە بەپاکی ئەو مەهارە هونەریە بەکاردێنی بەچی بووە ئازیزێکمان مردووە بە قوربان مردنیانیشی بۆ نازانی عنیجی کوڕم مردن دوا مەزەڵگای هەمومانە ئەم مردووە ئەبین بۆ شوێنێک وەک ژوورێکی بچووک وایە نە کارەبای تایە نە ئاوی تایە نە خواردنی تایە سارد سڕ ئێتر کوڕم کەس نابینی کەس نایە بەلاتە کەس هاوکاری ناکە نەکە سەردانت دەکا بۆ خۆی لە ژوورە تاریکەیە ئەمێنیتەوە تێگەشتی کوڕم ئەوە مردنە هاوبەش ئەگەرچی بەتەمەن منداڵە بەڵام خەونەکانی گەورن ئەو لا خێزانێکی هەژارەوە با دەوڵەمەندی بیر و دنیابینینی دەیەوێت لە ڕێگەی فیلم و دراماوە کۆمەڵگە هۆشیار بکاتەوە پەرە بە حەز و بەهرەکانی بدات هاوبەش توانیوێتی خەڵاتی باشترین ئەکتەری منداڵ بۆ کورتە فیلمی هیوا لە ساڵی 2017 بەدەست بهێنێت. حەزی بە هونەر و شانە و گۆرانی بوو کاک محەممەد کە دراوسێت دوکانمان بوو کاری هونەریە کرد لەگەڵ ئەوە قسەمان کرد لەسەر ئەوەی کە بچێتە ناو ژیانی سینەماوە لەگەڵ ئەوە فیلمێکی کرد بە ناوی هیوا سەرکەوتوو بوویە الحەمدوللا خەڵاتی باشترین مناڵی پێبەخشا لەسەر ئاستی نێودەوڵەتی لە شاری بەسرە ساڵی 2017 ساڵی 2010 لەگەڵ تیپی هونەری مناڵانی سلێمانی کاری گۆرانی وتنی کردووە بە سەرپەرشتی مامۆستا موافق عارف لەگەڵ ئەوژە کۆنسێرت و گۆرانی کردو پێنج کۆنسێرت ئێستش حالێن لەگەڵ شوان عاتف خەریکی کارێکی سینەماین بەدای پەیکەری دڵ ئێستا حالێن کاری وێنەگرتنیان هەیە داوای ئەوەی لێ دەکەن کە بەردەوام بێت لە کارە هونەریەکانی وەبزانم یەکەم جاری بوو بێتە بەر کامێرە بە کاک عیزەدینی وت کە ئەو تەسویری ئیشەکەی کرد پێویستم بە مناڵێکە لە عمری 7 بۆ 9 تا 10 ساڵیش بێ ئاساییە باش بوو خۆشبەختانە ئەم کوڕەی بۆ هێنام بۆ سندیکە لەگەڵ 4 مناڵی کەشا بوون لە هەر چواریانە ئەمیانم اختیار کرد یەکەم جار زۆر شەرمن بوو تۆزە ترسی هەبوو لەبەر کامێرا خۆخۆمان ئەزانین کامێرا چۆنە ئیتر بەرە لەگەڵ یا هاتە تایم هەستەکەم زۆر حەزی لە ئیشەکەیە حەزی لێ بوو حیوارێکم پێوت لە دوایەوەی کە خۆی بیڵێتەوانێ چەند جار هاتوچۆی کردو لە بەر دڵی خۆیەوە بەدەم هەرەی و تۆ هەستم کرد کە ئەم کوڕە ئەیەوێ ئیشەکە بکە ناترسێ بێزار نابێت تاقەیەکی زۆر جەوهەریتیایە ئەبێ بیدۆزیتەوە ئیتر باش بوو خۆشبەختانە لە نەتیجەی تکرارکردنەوەی ئیشەکەیە توانیمان ئەوەی کە لە ناخیاتی بێنینە دەرەوانە و کارکتەرێکی زۆر جوان دەرکەوت ئەو سەرکەوتنیشی هەر بە بۆنە ئیشەکەی ئەو دەوری ئەو مناڵەوە بوو کە ئێمە توانیمان لە ڤیسیڤاڵی بەسرا لە نێو ئەو هەموو کورتە فلیمانی دەوڵەتە عەرەبیەکان ئێران و وازان پاکستان وانەشی تیا بوو کە کاک عیزەدین وێنەرایەتیە کردین لەوێ خەڵاتی باشترین فیلمی ڤیسیڤاڵەکەمان هێنا هاوبەش وەکو باشترین ئەکتەری منداڵ خەڵاتی ڕێزلانی وەرگرت لەو فیستیڤاڵە بەرکەوتن حیوارەکانی ئەو ئەکتەرە منداڵە لەگەڵ دایکی بوو لەگەڵ شەونم خان بەرکەوتنی هەبوو بەڵام ئێمە لە پشتی کامێرە پێی متەئەسیر بووین ینی دڵمان پڕ بوو کاتێکە لە بەردەمی کامێرا هاوبەش وەکو حەقیقی زۆر بە متەئەسیری و بە حوزنەوە حیوارەکانی دەوت شەونم خان بە هەمان شێوە یعنیمان لە پشتی کامێرە دڵمان پڕ بوو دڵمان خەبەری دا بوو کە ئەم فیلمە ئەم کورتە فیلمە بەشداری هەر پێشبڕکەیەکی فیلمسازی بکە خەڵات وەردەگرێت بەڵێ حیوارمەهان هەبوو پرسیاری لێ کردم باس لە مردنەکە لەو فیلمەیە ئەمی نازانم مردن چییە باسی مردنی بۆ جەڕمەوانێ دوای دەمە لە ئینسان لە عایلێکی هەژارە لە ماڵی خۆیان ناژوورەکان تاریکە نانیان نییە ئاویان نییە مش باسی ئەوی بۆکەم کەوا مردن
ئەجێت لە شوێنێکی تاریکەوە و کەس ناچێ بەلایە و خواردنیان نییە و کارەبایتیانێ و ئەڵێەوە ماڵی ئێمەیە جاوا ئەچێتەوە بۆ لای دایکی ئەو دیارە پرسیارەکان لە دایکێکات هاتیتەوە بە قوربان دائما مزدوين ئەوەڵی چی بە قوربان دایکە ئەو خاڵێ ئەیوت مردوو ئەچێتە شوێنێکە زۆر تاریکە وەک ماڵەکەی ئێمە زۆر سادە هەر وەک سەرماکەی ئێرە ئەشیوت لەو خانوویە نە ئاو هەیە نە کاربا هەیە نە خواردن هەیە نە کەس هێتە پرسێ نێشم بۆلات دائما مردوین نەکچە جوانەکەم ئێمە نەمردوین بۆ تۆڵێکی کوڕەکەم وەرەوە لە دایکی خۆ خوا دایگەن ئێمە مردووی مردوو ئێمە نەمردوین بە قوربان ئاستی نوانی هاوبەش بۆتە جێگەی سەرنجی ئەو دەرهێنەرانەی فیلم کە هاوبەشکاری لەگەڵ کردوون ئاکتەرانی بەشداربووی نێو ئەو درامایەی کە هاوبەش ڕۆڵی تێدا دەبینێت سەرسامی خۆیان بۆ کارەکانی و تواناکانی لا جێبەجێکردنیدا دەردەبڕن. خۆزگەم بوو بەڕووبەڵ جەشنی مەل منی مناڵ ئەفرین بۆ بەرزی ئەچم ئەستێرش ئەکەون نەدوون سڵاو مەکرد لەمان لەگەڵ ئەستێرە و ئاسمان سڵاو مەکرد لەمان لەگەڵ ئەستێرە و ئاسمان هەموو دنیا ئەگەڕان هەتا توانە لێ کاتێ هاتمەوە خوارێ ئەفریمەوە جارجارێ خۆزگا ئەم بوو بەڕووبەڵ چەشنی مەل منی مناڵ ئەفرین بۆ بەرزی ئەستێرش ئەکەون نەدوون. مەوسوعەکە لەوەیە بوو کە منی بێزار ناکرد بگرە من زۆر جار بە بۆنەی دەوروبەر و بە منی ستافەکەەوە کە یەکێک لەپڕ سەوت ڕیکۆرد باش نەبوو لەم لاوە کرێنەکە خەلەلێکی تێگە من خۆم بێزارە بووم بەڵام ئەو بێزار نابوو ئەو هەر بەردەوام بوو هەر مەسڕ بوو لەسەرەوە کە من نەموت ئەمڕۆ ئێستێ گۆرەگرنیا ڕێستێ گۆرەگرین بۆ ڕۆژێکی کەینەوانەوەیت نا مامۆستا تەواویکەین حەزەکەم ئەم دوای ئەمە چێکن تەکلیفی زۆریشی لێ کردنی مامۆستا لە دوای ئەم ئیشە حەزەکەم بەردەوام بم لە ئیشی فەنیا بەردەوام ئەگەر کورتە فیلمە بۆ گەر ئیشە بوو من حەزەکەم ئیشکەم خۆشبەختانە لە کوردستان بەتایبەتی لە شاری سلێمانی نەک هەر گەورەکانمان باڵا دەستن لە نواندن و لە کاری هونەریە مناڵەکانیشمان زۆر بەهرەمدارن زۆر زۆر بەهرەیانتیایە چۆن بتوانین ئەو بەهرانە بدۆزینەوانەوە کاریان پێ بکەین و دەریان بخەین ئیسا ئەم کوڕە یەکێکە لەو کەسانی کە لە ژیانیا پڕە لە تاقە پڕە لە حەز پڕە لەوەی کە بتوانێت کە لە دوا ڕۆژە هیوایەک بێت بتوانین کە وای لێ بکەین ببێ بە کارکتەرێکی کاریزمان لە ناو شارەکەی خۆمانە لە ئاسی کوردستانە تەنانە دەگەر بتوانێت لە فیستیڤاڵە نێودەوڵەتەکانیش ئیشکا هیوادارم لە دەرهێنەرەکان زیاتر پەرەبن بە مناڵانە بۆی پیان بگەێنن و بیان خەنە ئاستێکەوە بتوانن دەوربینن لەم وڵاتەیە و هاوکاری وڵاتەکەمان هیوادارم زیاتر کەسوکاری بتوانێت پەرەی پێبات و بیبات بۆ ئەو شوێنانی کەوا بواری فلیمی لێکرێت و داواکاریشم لە نووسەرەکان لە بەخلیجەکان ئەم مناڵانە پەرە بۆ مناڵانە بن و توانن پیان بگەێنن. هاوبەش ئەیوب وەکو ئەکتەرێکی منداڵ کە خەڵاتی وەرگرت هۆکاری ئەوەی کە لە فیستیڤالەکە کورتە فیلمی هێوا باشترین خەڵاتی باشترین
فیلم پێ بدرێت هۆکارەکە ئەو ئەکتەرە منداڵە بوو هاوبەش ئەیوب بوو کە من لە مقابلەیەکی پێشتردا چەند مانگی پێشتر لەناو مقابلەکەدا نازناوی هاوبەشیمان پێ بەسەردا پێبەخشی ئەو نازناوە هاوبەشی واتە هاوبەش وەکو منداڵێک کە عەشق و هۆگری هەیە بۆ هونەر هاوبەشی دەکات لە هونەر هەر لە سەرەتای قۆناغەکانی ژانیدا و ئەوەی جێگەی دەستخۆشیە باوکو سوپاس و دەستخۆشیمان هەیە بۆ دایک و باوکی کە زۆر پشتگیری دەکەن قوربانی دەدەن زۆر مڕاعاتی دەکەن پەیامان ئەوەیە کە دایکان و باوکان و مامۆستایان هانی منداڵان بدەن تەشجیعیان بکەن لەسەر ئەو بەهرە و حەز و خولیانەی کە خەونی پێوە دەبینن کە ئاواتیانە لە ژیانیاندا قەت نەڵێن زووە جارێ پەلەمەکە هێشتا زووە جارێ ماوتە بەڵکو با پێچەوانەوە منداڵان هان بدەن لەسەر بەهرە و تواناکانیان هانیان بدەن بۆ ئەوەی زووتر ئیرادیان بەهێزتر بێ و زووتر باوەڕ بەخۆبوونیان لا دروست کات بۆی تاکی کوردی بە ئیرادەیەکی زۆر و بە وەرەیەکی زۆر بە باوەڕ بەخۆبوونەوە داهاتووی ئەم نەتەوەیە جوانتر بنیاد بنێ.